زیاتر لە ساڵێکە لە 145 نەوتی کەرکووک لەژێر دەسەڵاتی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەنجومەن و ئیداری کەرکووکیش ئاگاداری چۆنیەتی هەناردەکردن و ئەو داهاتەنین کە لە فرۆشتنی نەوتی کەرکووک دەستی هەرێمەکەوێت. بە پەیزانیارەکانی NRT ئەگەر لە ڕۆژێکدا 300,000 بەرمیل لە نەوتی کەرکووک هەناردە بکرێت ئەوە داهاتی مانگانەی نەوتی کەرکووک 400 ملیار دینارە کە دەکاتە نیوەی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەوەش لە کاتێکدایە 2 ساڵە بودجەی پترۆدۆلار بۆ کەرکووک نەنێردراوە و کە بەهۆیەوە 400 پرۆژەی جۆراوجۆر کارکردنتیان داوەستاوە و 7,000 فەرمانبەریش کە موچەکانیان لەسەر بودجەی پترۆدۆلارە نزیکەی ساڵێکە موچیان پێنەدراوە. بەرپرسانی باڵای کەرکووکیش ئاماژە بۆ دەکەن ئاگاداری چۆنێتی هەناردەکردنی ئەو نەوتەنین کە لە ڕێی بۆ ڕێنەوتەکانی هەرێمی کوردستانەوە هەناردە دەکرێن. ڕۆی دەژێت دەسەڵاتی حکوومەتی هەرێمە نەخێر تاکو ئێستاکە هیچ داتایەکمان پێ نەگەشتووە. وڵاهی تاکومسەوە پرسیارەکە بێت لەوان بکرد لێ زیاتر ئێمە ئەنگاومان ناوە کە نووسراوی فەرمیمان ناردۆ بۆ سەرۆک وەزیران کە ئاگاداکرێنن بەپی دەستور و یاسای مادەی 122 هەردوو بەرگەکەی بەڵام بە ئەرێنی جوابمان هاتۆ بە نووسرا بەڵام لە ڕووی پراکتیکەوە تاسە هیچ هێنێک ناتۆ وەکو سۆمەوە کە پێشوەتر ڕۆژانە داتای تازی پێماندا لە کۆمەوە بڵێن کوردستان ناتۆ تاسیز داتێک. لە پێش هاتنی داعش کۆمپانیای نەوتی باکوور ئیدارێ 7 کێڵگەی نەوتی دەدا کە بریتی بوون لە کێڵگەی نەوتی کەرکووک بە هەردوو قوبەی بابە و ئاوانە ڕۆژانە 2,000 بەرمیل نەوتی بەرهەم دەهێنا کە پشکی هەر یەکەیان نزیکەی 100,000 بەرمیل بوو. کێڵگەی بای حەسەن 175 بۆ 180,000 بەرمیل لە ڕۆژێکدا. کێڵگەی خەباس نزیکەی 30,000 بەرمیل. کێڵگەی جەمبور 42,000 بەرمیل. کێڵگەی عجێل لە سەرووی 20,000 بەرمیل. کێڵگەی حەمرین 7 بۆ 8,000 بەرمیل. ئەو دوو کێڵگەی سەرەوە دەکەونە سنووری پارێزگای سەلاحەدینەوە. کێڵگەکانی سنووری پارێزگای مووسڵ 9,000 بەرمیل. بەڵام پاش هاتنی داعش و دەست بەسەرداگرتنی لە 145 نەوتی کەرکووک لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمەوە لە ئێستادا تەنها ئەم کێڵگانە بەدەستی کۆمپانیای نەوتی باکوورەوە ماونەتەوە. قوبەی بابا لە کێڵگەی کەرکووک نزیکەی 100,000 بەرمیل بەرهەمەکەیەتی. کێڵگەی جەمبور 40 بۆ 42,000 بەرمیل لە ڕۆژێکدا. کێڵگەی خەباس 25,000 بەرمیل. بەداخەوە وەزارەتی سامانە سروشتەکان ناشەفافیەتی بەڕێوەبردننی نەوتی هەرێمی کوردستانی گواستەوە بۆ نەوتی کەرکووک و ئێستاکە نەوتی کەرکووک لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان دەستی بەسەراژیراوە ڕوون و ئاشکرای لای هەمووان و هەناردە دەکرێواتە ئینتاجەکرێ و هەناردە دەکرێت بەڵام ناشەفافێتێکی تەواو لە نەوتی کەرکووکەیە. بابەتێکی دیکەمان هەیە کە نەوتی کەرکووک بە قاچاق بە ناشەرعی دەفرۆشرێت واتە بەتەنکەر ڕۆژانە لە حەق لە نەوتەکانی بیرە نەوتەکانی هاوانە و بای حەسەن و سوفەیە کە سەر بە کۆمپانیای نەوتی کەرکووکن هەمانە و لە ئیداری شاری کەرکووکە سنوورەکەی بەتەنکەر لی دەرەکرێت کە مەجموعی نزیکەی 860 تەنکەرە نەوت لەو بیرە نەوتیانەوە دەرەکرێت و دەفرۆشرێت و کەسیش نازانێت پارەی ئەوە بوو چۆ دەڕوات. لە چەرمانگی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگای کەرکووک نامەیەکی بۆ سەرۆکی حکوومەتی هەرێم ناردوو تێیدا داوای کردبوو ئاگادار بکرێنەوە لە چۆنێتی هەناردەکردنی نەوتی کەرکووک کە لە ڕێی بۆ ڕێنەوتەکانی هەرێم و هەناردە دەکرێت. هەروەها لە خاڵێکی تری نامەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێم کرابوو بۆ هەر بەرمیلێک نەوت 5 دلار وەک بودجەی پترۆدۆلار بۆ کەرکووک بگەڕێنرێتەوە. بەڵام سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەڵێت تا ئێستا هیچ بڕەپارێک لە نەوتی کەرکووکیان پێنەگەیشتووە. لە 145 ئەم نەوتەی کەرکووک لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. تا ئێستاش ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاگاداری چۆنێتی هەناردەکردن و داهاتەکەی نین. هاوڵاتیانی کەرکووکیش ماوەی 2 ساڵە داهاتی نەوتەکان بۆ نەگەڕاوەتەوە. ڕۆکان جاڤێن ئارتی کەرکووک.